بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام لە هەرکوێیەگەن جوانترین سڵاوی خوای گەورەتان لێبێ. من ڕێاز کاکە مەحموود بە یارمەتی هاوکارانم ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی باسوخواستان پێشکەشەکەم و لە باسوخواستی ئەمڕۆماندا باز لە بنیادنان و بەڕێوەبردننی خێزانەکەین لە ژیانی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم. بێگومان خوای گەورە لە قورئانی پیرۆزدا سوێند ئەخوا کە هەر یەکەمان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ هەموو کایە و بوارەکانی ژیان قودوە و پێشەنگێکی ڕاستەقینە بووە و چاولێکردن و شوێنکەوتنی ئەو پێغەمبەرە عەزیزە صلی الله علیه وسلم لە هەموو کایەکانی ژیاندا مای بەختەوەری و بەرەو سەربەرزی و بەرەو لووتکەچوونە. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەیزانی کە بناغەی هەر کۆمەڵگەیەکی پێشکەوتوو، کۆمەڵگەیەکی پێکەوە نووسا و کۆمەڵگەیەکی تەبا و یەکگرتوو بریتە لە بنیادنانی خێزان و خێزانیش بریتە لە پەروەردەکردنێکی دروستی تاکەکان. ئێمە لەم بەرنامەیەدا باز لە خێزانەکانی پێغەمبەری خوا دەکەین صلی الله علیه وسلم وەکو بەڕێوەبردنیان، وەکو چاوپۆشیکردن لە هەڵەوکەم و کورتیەکانیان، وەکو بنیادنانی تاک، وەکو چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە نێو ماڵی خۆیدا هەڵسوکەوتی کردووە و توانیویەتی ببێتە باشترین قودوە و پێشەنگ بۆ تەواوی مرۆڤایەتی کە باشترین و چاکترین و پێکەوە نووساوترین خێزان بریتی بوون لە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم. چۆن لە کاتە ئەستیارەکاندا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕاوبۆچوون و پێشنیاری خێزانە بەڕێزەکانی وەرگرتووە، چۆن ڕێزی خۆیان و کەسوکاریانی گرتووە. ئەو کاتانی کە خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم جۆرێ لە ناڕەزایی، جۆرێ لە بێتاقەتیان هەبووە بەرامبەر بە پێغەمبەری خوایان داوای ماڵی دنیایان کردووەیان بۆ منە جۆرێ لە جۆرەکان ڕخنەیان لە خێزانێکی تری پێغەمبەری خوا گرتووە، چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە حیکمەت و لێزانی و بە ئەدەبێکی زۆر بەرز و جوانەوە وەڵامی ئەوانی داوەتەوە وەکو ئەڵێ نەشیش بسووتێ نەکەباب، واتە نەدڵی خێزانێ بشکێنێ بۆ خێزانێکی دیکە، نە لە بەردڵی ئەم ئەوی دیکەیان بە جۆرێ لە جۆرەکان بە شێوەیە باس بکە یان هەڵسوکەوتی لەگەڵ بکە کە جێی ڕەزامەندی و دڵخۆشی ئەمی دیکەیان بێ. ئێمە چۆن لە ئێستەماندا کە لە ساڵیادی لەدایکبوونی فەخری کائینات و نوری چاومان حەزرەتی محەممەد المستەفا داین صلی الله علیه وسلم لە گۆشەنیگا و ڕوانگە و ئاوێنەی بەڕێزیانەوە خێزانەکانی خۆمان بەرەو پێشەوە بەرین، چۆن لە ژێر ڕێنمایی و پەروەردە دروستەکەی پێغەمبەری خوادا صلی الله علیه وسلم جارێکی دیکە خێزان و عایلەکانمان لەو پەتا و دەردە کوشندەی و کۆمەڵایەتی و کێشە خێزانی و شیرازە پسانانەی کۆمەڵگەکەمان ڕزگار بکەین و خێزانێکی تەندروست و پێکەوە هەڵکردو بنیاد بنین. بۆ ئەم مەبەستە میوانداری زۆر زۆر بەڕێز دکتۆر محەممەد پێنجوێنی زانای ئاینیم کردو. دکتۆریان زۆر بەخێر بێ و گەورەت کردین و بەرنامەکەت ڕازاندەوە. زۆر سپاسانەکەم، خوای گەورە سەرکەوتوتان کە ئینشاءالله. سپاس دەکەم دکتۆر. خێزان لە دیدی قورئان و فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن باس کراوە و چ گرنگیەکی پێدراوە با بزانین خێزان چۆن لەم دوو دقە ئەم دوو سەرچاوی موسڵمان کە قورئان و سنەتن چۆن وەکوڵێ میکانیزم و شێوازەکانی بنیادنانی باس کراوە. بەڵێ بەناوی خۆی بەخشندە و میهرەبان، درود و سڵاو و سەگیانی پێشەوا و سەردار و سەرۆرمان محەممەد ڕێزی خوای لەسەر ئەو سەروەرەی کە بووەتە مای خێر، مای ڕەحمەت، مای سۆز، مای میهرەبانی، مای ڕزگاربوون بۆ هەموو مرۆڤایەتی، سەرجە مرۆڤایەتی بە هەموو جۆرە ئایدیا و بۆچوون و نەتەوە و زبان و کولتور و ئایدیاکانی جیهان. پێغەمبەرێک کە لە چوارچێوەی ئاینێکی ئاسمانی خوداییدا بەمبەستێکی ئاسمانی خودایی دەنێڕێ بۆ سەر زەوی، مەبەستە سەرێکیەکەش و گەورەکە بریتە لە خزمەتکردن بە مرۆڤ، خزمەتکردن بە ئینسان، چونکە لەبەرەوەی لە دیدی قورئان و لە دیدی پەروەردگاردا ئینسان گەورەترین دروستکراوی خوای گەورەیە. گەورەترین دروستکراوی خوای گەورەش بە گەورەترین پەیام و بە گەورەترین و جوانترین ڕیسالە و جوانترین دەستور و یاسا ڕێزی لێگیرێ. ئەلەم سۆنگەیەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام دەبێتە ڕەحمەتەن لیلعالەمین. ڕاستیدا و باسی کە ئەمانوی قسەی لێ بکەین کە باسی خێزانە لە دیدی فەرمودەکانی پێغەمبەری خوا و لە دیدی قورئانی پیرۆز باسێکی گرنگە و باسێکی زۆر فراوانە و باسێکی بە هەنگیراوە لە دیدی قورئانی و دیدی فەرمودەی پێغەمبەری خوای عەلەیهی سڵات وسەلام. دیارە خێزان لە خانەیەکە لە خانەکانی یەکەم بڵێن خایەکەم خانەی پەروەردەکردن و پێگەیاندنە لە خانەکانی کۆمەڵگ، کە ئاڵین کۆمەڵ یا کۆمەڵگا خانەی یەکەمی ئەو کۆمەڵگەیە خێزانە کە ئەوبووکو قوتابخانەی یەکەمی مرۆڤە
وەکو قوتابخانەی یەکەمی مرۆڤناسیش و مرۆڤ سازیشە لە هەمان کاتە کاتێک کە ئەم یەکەم خێزان و یەکەم پەرۆدە و یەکەم پەروەردگە بێ و یەکەم خێز یەکەم مەدرسە بێ کەوابوو ئەم مەدرسێ وەکو خۆی لە قورساییەکی تایبەتی هەیە لەسەر تاک و لەسەر کۆمەڵگەکە خۆشی و لەسەر تەواوی مرۆڤایەتیش چونکە ئەگەر خێزان نەبێتە باوەشێکی گەرم باوەشێکی نەرم باوەشێکی حەواوی جێگەی حەوانەوە ئەو کاتە ئەو مرۆڤانی کە پێویستن لە کۆمەڵگەدا بکەون و ناوکایەکانی ژیان و ببنە دراوسێ ببنە هاوکار ببنە فەرمانبەر ببنە فرۆشیار ببنە کڕیار ببنە یاسان ناز ببنە ڕۆژنامە نووس ببنە ڕاگەیاnkار ببنە زانا ئەوانە چۆن دروستە بن لەکوێ پەرۆداکرێن ئەبێ خێزان لێرەوە لە خێزان یەکەم جار لە خێزانەوە ئەو پەروەردەیە ئەو سۆزە ئەو میهرەبانیە ئەو ئاراستەیە بکرێ بەرەو ئەو کایی ژیان کە لە ئایندەیە پێویستمان پێێتی لە ژیانە لەم دیدەوە قورئانی پیرۆز بە دەقێک کە ئەتوانین بڵێن هە ئەم دەقە لەوانەیە بەس بێ بۆ ئیتر کە خێزانی لەسەر بنیان برێ کە ئەفەرمێ ومن آياته أن خلق لكم من أنفسكم أزواجا لتسكنوا إليها وجعل بينكم مودة ورحمة إن في ذلك لآيات لقوم يتفكرون یەکێک لە نیشانە هەرە گەورەکانی پەروەردگار بریتە لەوەی کە مرۆڤ لە خودی مرۆڤ پیا و لە ڕەگەزی پیا و ئافرەت لە ڕەگەزی ئافرەتیش پیاوە فەرمێ ئێمە ئەو دوو ڕەگەزەمان بۆیتە دروست کردوون بۆی دیتەسکون و ئیلەیها بۆی هەر نەفسێ سکونت کا بۆ لای ئەو نەفسەی تریان لێرەدا کەوابوو جۆری ئاڕەگەزی ئافرەت پێویستی بە ڕەگەزی نێر هەیە ڕەگەزی پیاوی پێویستی بە ڕەگەزی ئافرەتان هەیە بۆ یەکە لە ژیانە ئەگەر پیاوەکان و پیاوەکان چەندە گەورە بن یا چەند بچووک بن یا مەسەلەن هەژار بن یا دەوڵەمەند بن یا لە هەرە پۆستێکی زۆر گەورەیە بێ و چەندە خاوەن سەرمایەکی گەورە بێ هێشتا هەر سکونایی دەرونی خۆی بۆشایەکی گەورە هەیە کە پێویستی بە ئافرەت هەیە لە پاڵی هاوکاری بکە لە هەمان کاتە ئافرەتێکیش ئەگەر لە پایەکانی دنیا چەند پێشکەوتوو بێ زانا بێ دانا بێ کە لە پۆستە دنیاەکانە زۆر پێشکەوتوو بێ لە پاڵ ئەوەیە پێویستی بە پیاوێک هەیە کە ئەبێ سکونەتێک هەیە بۆشایەکی دەرونی هەیە هێشتا بەوانە پڕ نابنەوە پێویستی بە پیاوێک هەیە لەگەڵ یابێ کابول لێرە قورئانە فەرمێ من ئەنفوسیکم ئەزواجا تەسکونوا ئیلەیها ئەم سکونەتە هاوبەشە لە نێوانی ئەم دوو ڕەگەزەیە یەکەم شتێک یەکەم ئامانجێکی خێزان بریتە دروستکردنی ئەم سکونەتە کە ئەم سکونەتە ناتوانین تعبیریکەین بە معنایە بەدەستەواژەیەکی کورد تەنها ئەو کاتەنە بێ پیاوێک ئەزانێت کە لەگەڵ ژنێکا چەند سکونەتی هەیە وەژنێک ئەزانێت چەند لەگەڵ پیاوێکە سکونەتی هەیە کامەیە ئەتوانێت ئەوان تعریفیکەن ئەوان خۆیان پێناسێکە چونکە ئەمە نیسپیە لە کەسێک بۆ کەسێک ڕێژەیە لە بینی کەسێک بۆ کەسێکی ترە ئاگۆڕێ بەڵام هەمومان نەزانین فراغێک و بۆشایەکی زۆر گەورەیە حتا بەڵگە گەورەترین بەڵگە بۆ ئەم بۆشایە ئەوەیە ئەگەر بوونی ئەم هەموو مەسەلەن لادان لە خێزان و فەسادی ئەخلاقیە بۆ زۆربەی بۆ لایەنەدا دەڕوات چونکە دیارە بۆشایەکی زۆر گەورەیە ئینسان زۆر پێویستی پێێتی بەردەوام خەریکی پڕکردنەوەیەتی ئەگەر بە حەڵال بۆی نەکرا بە حرامیش هەر خەریکە بێت چونکە لەبەرەوەی بۆشایەکە هێندە گرنگە لە شتەکانی زۆری تری دنیا گرنگە یعنی کەسەکە گەر پارەی پێ بێ جارێک کەس ئەگەر فەقیر و هەژار بێ هەوڵەدا پارەیەک پێیاکە کەچی کە پارەی دەستکەوت هەوڵەدا ئەوە ئەنجام بە لەبەرەوە چونکە هێشتا بە پارەکە فراقی ئەڵێ ئامانجی پارەکە بۆ پڕکردنەوەی فراقەیە یعنی سەرێکی حتا لە ژیانە گەنجان مەسەلەن کە سەرقاڵە بێ ئەڵێ وەڵا ئیشەکەم کاسەکەم وەڵا بگوش وەڵا پارەیە پێیاکەم و زەواجێ بکەم ژنێک پێ ماڵی پێک بێنم بۆ یەکات چووکە دیارە فراقەکە زۆر گەورەیە لە پێناویە ژیانت خۆت بەشێ لە ژیانت تەرخانەکەی پارە کۆکەیتەوە تەمەنی ماندووەبی بۆی ئەوە پێک بێنی ئافەتیش بە هەمان شێوە چەنە خوێنێ چەنە کایاکە چەنە ئیشەکە چەنە زانە پایاکە بەڵام هەر لە هەمان جاڵە چاوەڕێم وەڵا ئیشەڵا زەواجێ بکەم دکتۆر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لەسەر چ بنەمایەک خێزانەکانی پێکەنا یان بۆن ئەو بنەمایانە کامانن کە ئێمە پێویستە شوێن پێهەڵگر و چاو لە پێغەمبەری خوا بکەین صلی الله علیه وسلم لە بنیادنانی خێزانەکانماندا بەڵێ لە ڕاستیە جا قسەکەم لێراویستم دێست پێمە سەر خێزان جارێکە ئەسڵی ئاەتەکە فەرمێ بنەمای ئەساسی بۆ خێزان دووشە مەوەدە و لەگەڵ ڕەحمە کە دوو دەسەواژەی زۆر گەورن ئەمە ویستمان لە دیدی قورئان و خێزان ئاوا تەسویری و مانایەکی بۆ کردووە کە شوێنێکە جێگەیەکە هەستەکانی مرۆڤ لەوێدا هەموو حەزەکانمان زۆربەی لەوێ کۆتایی دی و لەوێ توانین بڵێن مرۆڤێکی سەلار و سالات دروست بین لە هەردوو جنسەکە بەڵام بڵێن لەسەر چ ئەساسێک پەیوەندی خێزان دروستەکە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام چۆن دروستی کرد لە ژیانی پێغەمبەری خوا ئەگەر وردبینەوە کۆمەڵێک هۆکار هەن کۆمەڵێک فاکتەر هەن کە پێغەمبەری خوا بۆتە فاکتەر بۆ دروستکردنی خێزان چونکە فرەخێزانی لە ژیانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام وەکو فرەخێزانی نییە لە ژیانی کەسەکانی ئەمڕۆی خەڵکە
فرەخێزانێک کە پێغەمبەری خوا فرەژنی هەبووە، فرەژنی ژیانی پێغەمبەری خوا و فرەژنی ژیانی خەڵکێکی تر نییە. پێغەمبەری خوا هەموو فرەژنیەکانی بە ئامانجێکی گەورەوە بووە کە ئامانجەکە خزمەتێک بۆ نقطەیەکی گەورەی خزمەتی تێدا بووە، یا بە کۆمەڵگەکە، یا بە خودی بانگەواز و شریعەتەکەی، یا بە خودی ئەو کەسێک کە هێناوێتی کردی بە خێزانی خۆی کە بۆتە خێزانی پێغەمبەری خوا بە عەشرەت و بنەماڵی ئەو کەسایەتیە. یعنی هەموو ئەمانە هۆکارێکی گەورە بوون. یەکێ لەو بنەمانەی کە پێغەمبەری خوا زۆر لەسەر ئیشی کردووە کە ئەبینین لە ناو خێزانەکانە بنەمای خۆشەویستیە. خێزانداری لەسەر ئەساسی خۆشەویستی بنیادەنرێ. ئەگەر محەبەت و خۆشەویستی لە نێوانی هەردوو کەسەکە هەردوو جنسەکە دروست نەبێتە ئەساس و سەرەکی کە قورئان ناوی ناوە مەوەدە، کە هەموو جارمون تومە جیاوازی نێوانی خۆشەویستی مەوەنا حوب و مەوەدەیەکی قورئانی کە باسەکە فەرق و جیاوازیان چییە. لە ڕاستیە وید خۆشەویستێکی تایبەتە لە نێوانی ڕەگەزی نێر و میا دروستە بێ کاتێ بۆ یەکەم جار یەکترە بینن، بۆ یەکەم جار یەکترە بینن کە چای بۆ دەموچاواکەوێت وەجهی ئەو ئافەتەی بینی ئەو خۆشەویستیە لەقتەیە کە لە دڵی ئاچەسپێ پێڵەن وید، چونکە سەرن ڕاکێشە وەکو کۆنێکت بوونە لە بینی ئەوە ئەم دوو ڕەگەزە بێکە کۆنێکتە بن. ئەوەی قورئان ناوی ناوە مەوەدە ناڵێ حوبێکی ئاسایی، چونکە لەبەرەوەی ئەساس و بنەماک و تۆیە واتانەبی خێدە ناو زەویەوە خۆی وردە و دەگەشاکە وردەوەدا لێرەوانێ دەڕووی عەلاقاتەکانی ترۆ دەرەکەوێت کە کچەنە گونجاون بۆ یەکتر. بۆ یەکە ئەساسی بنەمای خێزان یەکەم شتیان پێغەمبەری خوا ئەم خۆشەویستی زۆر بڵاو بۆتۆ لە نێوانی خێزانەکانیە. سەرنج بە سەیدە خەدیجە چەنە خۆشویستووە، سەرنج بە سەیدە عایشە چەنە خۆشویستووە. زانە لە دوای وەفاتی سەیدە خەدیجە کە وەفاتەکە لە ژیانیە ماوەیەکی زۆر پێغەمبەری خوا بێ خێزانە بێ. دوای ئەوە عەلەیهی سەڵاتو وەسەلام لە ژیانی پێغەمبەری خوا فەرمێ ڕۆژە دوعایەکی نەکردووە و باسی خەدیجەی تیانە بێ. خۆشەویستەکە زۆر گەورەیە. ئەم خۆشەویستی پێغەمبەری خوا بۆ خێزانەکانی مەزەندە ناکرێت بە خۆشەویستێک لە نێوانی مەسەن کەسە بە کەسێکی ترا، بەڵکو جگە لە خۆشەویستەکە هێندە گەورە مەسەن گەورە بووە، هێندە بەهێز بووە بڵاو بۆتەوە بۆ ناوەکانیشان، بۆ مناڵەکانیان، بۆ خێزانەکان، بۆ کەسەکانیشان. لێوە سەرێک کێشێ بوو ئەوێ. هەر ئەمەشە توانێتی پێغەمبەری خوا لە ناو ئەو کەسایەتیانە هەموو خێزانە جۆرا و جۆرەدا کویان کاتەوە و ئیدارەیەکی زۆر سەلیمیشان کاپێکەوە. چونکە خۆشەویستیەکە لە کەسێکیان بۆ کەسێکی تر سەرەکەی پێغەمبەری خواسم بە زاهی دەری بڕیەوە، بەڵام جابەجێگە نەیتوانی بێ حەقی خۆی باتێ تۆ دی خوایە گیان ئەمە ئەوەی توانای خۆمەکە کە دوومە، بەڵام لێشم مەگرەوە کلەواکەی توانام بەسەریانە ئەوەندەی توانای مرۆیی خۆم هەیە من بەرجەستم کردو ناو خێزانەکانمە کە دەربڕینی ئەو سۆز و میهرەبانی و مامەڵەکردن و لەتافەت و ئەوانەیە. بنەمای دووهەمیان لەسەر بنەمای ڕێز، تەمەن احترام و ڕێز یەکێکە لە بنەمە گەورە ئینسانیەکە هەر بۆ هەموو ئینسان بۆ مرۆڤایەتیە و لەقەد کەڕەمنا بەنی ئادەم. لە ناو بەنی ئادەمیشا ودی کەرەوە بە ناو خێزان، یعنی یەکێ لە ئەساسی خێزانداری بتێ لە کەڕامە لە ڕێزگرتن لەکتر احترام. ڕێزدانان بۆ ئەو بەرامبەری کە لەگەڵ تاژی ئێمە لەلای ئێمە نەزرەیەک هەیە، زۆرجار نەزرەی دونی هەیە لەلای پیاوانی عەشایر و خەڵکی مەسەن کوردستانی ئێمە. پێمان وا بووە گە پیا و ژنی هەنایەتە ژنە بێ دایمە خزمەکاری پیاو بێ و ئەگەر پیاو لە دەبەدەمی ژنەکە هێندێ نەرمونی و نیانی هەبێ بە سیفەتێکی خراپە وەسف کراوە، کە بەڕاستی ئەمە پێچەوانی ئامانجە پێغەمبەرایەتەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وەسەلام. سەرنجی پێغەمبەری خوا بن عەلەیهی سەڵاتو وەسەلام ماڵی خوا لە ماڵی خێزانەکانیە. چۆن مەسەڵەن هەستی و سۆزی ڕاگرتووە، چۆن ڕێزی لە موقیفیان گرتووە. ڕۆژێ پرسیارەکەن لە سەیدە عایشە أفرون ماذا كان يصنع رسول الله صلى الله عليه وسلم في بيته يا في أهله. أرى بيغمر إخوة عليه الصلاة والسلام مالوت شيكا يا شيكا كبيتوا مالو لو لا ما بلاتي بيغمر إخوة دا عني جلس كرسي جالس تشوينا كهما خدمت معنا كذا نعرف كان لقد حين كان في مهنة أهله، في مهنة أهله لقل في شيء خزانة كان يا أبو. يعني ئەگەر خێزانی چێژێنێ ئەو جێگەڵا چێشی لێناوە، ئەگەر خێزانی خەریکی قاپشۆرین بێ قاپی شۆریوە، ئەگەر خێزانی خەریکی گسکدانمە گسکی لەگەڵ داوە، خۆی جلەکانی خۆی پی نەکردووە. بەڵێ جامە قسەکە لێرە فەرمێ کانە فی میهنەتی ئەهلیه. دەوەرە ئەگەر بە پیاە بڵێن ئەمڕۆ لەگەڵ لە ماڵەوە لە تویتەوە ماڵەوە لەگەڵ خێزاندا چێژ دێ بنەڵە بۆچی من چیم نایە بە خۆیان نێ، ئەگە بڵێ وەڵات تۆ گستک بە پێغەمبەرەکەم عەلەیهی سەڵاتو وەسەلام مامەڵێکەوە، چونکە ئەمە احترام و ڕێزە موقیفە بۆ ئەو ژنە کە ئەزانی لە ئیسلامە چێژدەنا لەسەر ئافەتەکە واجب نییە، ئافەتە گستک وا لە ماڵە واجب نییە، خزمەتکردنی ژنەکە بۆ پیاوەکە بۆ هەموو جوبارانەدا لەسەری پێویست نییە، ئەو ئەرکی خۆی دایکایەتی کردنەکەی کە بیکە. بەڵێ دکتۆر، خێزانەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم تا چەند ڕۆڵیان هەبووە لە هەڵگرتنی بانگەوازەکە، تا چەند ڕۆڵیان هەبووە لە پشتگیریکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم،
ساتی دابەزینی وحی بۆ پێغەمبەری خوا ساتێکی زۆر بە جۆرێک لە جۆرەکان ناڕەحەتە هەستیارە هەر هەموو مرۆڤایەتی بە ئاراستەیەکدا دەڕواتەنا پێغەمبەری خوا بەرەو ڕووی خوددا بەرەو نورەچێ لەو کاتا کە دەڕواتەوە ئەو حاڵەت و بەرەو پێشەوە چوون و دڵنەوایی خات و خەدیجە کە سیرە بۆمانەگەڕێتەوە جوانترین ڕەوشتی ئەم خێزانەیە نەیوت تۆش بۆچی وەکو ئەبوو سوفیان و ئەبوو جەهل و ئەوان دانانیشی بڕۆی بەلای کار و کاسبی خۆتەوە بەڵکو جوانترین هاندانی پێغەمبەری خوای کرد و بگرە بووە باشترین پاڵپشتیشی لەو کاتە بەڵێ ئەگەر سەرنجێکی وردی سیرە بین یا بڵێن بیدایەتی هاتنی وحی بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام گواستنەوەی لە قۆناغی بۆ قۆناغێکی زۆر هەستیار یعنی کەسێک کە لە وەکو خۆی دیارە لە مێژووا بە ژیانێکی زۆر زەحمەت ئامێزا گوزەری کردووە ژیانێک پڕ زەحمەت ئامێز بێ گوزەر کەیت و دوای لەو ژیانیشەوە بڕۆیتە قۆناغێک کە یەکەم لەختەیەکی لە میدانی دنیایەکی ئەسباب ئاسا دەرچی بۆ دنیایەکەوە ئەسبابی تر مەسەڵەن بۆ گوڵێن زۆر ڕۆڵ نابینێتیایە بێت کەسێ بێ بڵێ بێت لە ناکاوە پێ بڵێ ئیقڕە کاتێک کە تۆ هیچ خوێنەواری نەبێ ئاخرەمە مەسەڵەن ئەگەر ئەسبابی خوێندن ئەبێ من کەسێ بێت دەستم بگرێەوە دۆدا پیت فێرم کا ئەمە تەبیعی لەگەڵ ڕایەم و فێرە بم ئێستا بۆیە تعلیم لەسەر خەڵک ئاسانە بۆ چووکە لە بیدایەت و کاچێتە مەکتەبەکە ئەو قوتابی هەر لە قۆناغی یەکەمەوە پیتەکانی فێرەکەینەوە ئەلیفەوە بایە ئەویە بەڵام وەرە تۆ کەسێک بە ژیانێکی زۆر سەختا تێپەڕی دوایی لە کتوپڕێکا پێ بڵێن ئیقڕە لەوێشە نەزانی بۆچی حاڵەتێکی زۆر نامۆ ئەلەم حاض لەم قۆناغەیە کە پێویستی بەڕاستی بە کەسێک پشتی بگرێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام کاتێتە ماڵەوە باشترین کەسێکە لە ماڵ پشتگیرەکە سەیدە خەدیجە سەیدە خەدیجە لێرەوە هەموو جامە وتومە سەرنج بێن پێغەمبەری خوا زەواجەکە لەگەڵ ئافرەتێکا تەمەنی زۆر لە خۆی گەورەترە بەڵام ئەو تەمەنە گەورە خاوەنی ئەزموونێکە کە پێغەمبەری خوا ئەزموونەی پێ نەبوو ئەو پێی بوو ئەو ئەزموونێکی پێشتری پێ خەڵکی زۆرە ناسێ کەسی تریشی لە پێشتردا بیستووە کەوا ئەم وحیان بۆ هاتووە هێندە لەو ئاماژانی لەلایە بەلایەوە غەریب نەبوو کە پێغەمبەری خوا شێکی وای بۆ بێ بۆیە زۆر ناڕەحەت نابێ بەبوونی موقعفەکە ناشتێت دەستی بلا بگری ناڕەحەت بێ لەم کاتا پشگیریەکە دڵنەواییە کاتەوە ئەخرەمە گرنگە بۆیە کە هەموو جا قسەیەکی جوان هەیە ئەڵێ پیاوە گەورەکان لە پشتیان و ئافرەتێکی گەورە لە پشتیانەوە بووە جارێوە ئەو ئافرەتانە خاوەن ئەزمونن ئافرەتێکە بە تەمەنی هەبێ شەرت نییە ئافرەتێکە زەواجەکە لەگەڵ پیاوێکە ئەوێ دایم لە خۆی بچووتر بێ جاری وایە بۆ ژیانمان ئافرەتێکمان پێویستە کە تەمەن و ئەزموونی زۆری پێبێ ئەو ئەزمونە ئالویا فریاد دەکەوێت کە بۆ کەسێکە بەسە زانایەکە یا داعیەکە یا کەسێکە کە لە ژیانە ئەوە کایەکی گەورە ئەنجام با ئەوێ ئەوانەی دەوروبەری زۆرتر خاوەن ئەزمونەکان بن لێرە بینین پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام ئەو ئەزموندارە کە خەدیجەیە کە ڕەزای خوای لێ بێ ئاخوا بە پێغەمبەری خوا فەرمێ چی کۆمەڵی دڵنەوەی جوانێکە فەرمێ تۆ وازت لێ نایە ڕەحم و تۆ خزم دۆستیەکەیت تۆ کار دێ بە هەژاران تۆ دڵنەوەی خەڵکانەکەیت تۆ بیتە مای ڕزگاکەری چەوساوەکان کۆمەڵی دەستەواژەی پێڵێ ئەڵێم دەستەواژانە هەر وحی خۆی دای بزانم بە تایبەت فێری کردەوە دکتۆر وەکو دایکێکی دڵسۆزیش دەستی پێغەمبەری خوا ئەگرێ بۆ لای ئامۆزاکەی خۆی بەلای دواتر مەسەن لەم حاڵەتە حاڵەتەکە پێغەمبەری خوا کە ئەفەرمێ لە لەرزینە ناڕەحەت بووە و خۆی دا ئاپۆشێ و ئەفەرمێن بن پێشنەوە فەرمێن نەخێ وەرە خۆمە پێچەرەوە ئەمەی ئەوەنێ نە نەخۆشیە نەتایە نە لەرزە نەشتێکی ئاوا هەیە ئەمە پێویستی بەوە هەیە کە بزانین پرسیارکەن دەربارەی ڕووی زانستی و لێ حاڵی بینزانین ئەمە چییە بۆیە بەڵام من خەبیرێکە ناسم کەسێک هەیە خەبیرە لە بوارەیە زانایەکە با بچین بۆ لا چووکە لەم بوارە ئەو شارەزایی هەیە ئەی با بۆ لای ئامۆزاکەی خۆی ڕۆڵی خێزانەکانی تری چیە ئەوانی تریژ ئەو شێوەی خات و خەدیجەی دایکمان بەڵێ ئەوە لە بواری مەسەن بیدایەتی وحیە باسمان کە سەرەتای وحی لەوکانی تریژە ئومو سەلەمە ڕەزای خوای لێ بێ ئاخوا ڕۆڵی جوانە بینێ لە خزمەت پێغەمبەری خوا کاتێکە پێغەمبەری خوا لە سەفەرەکانە بەڵێ مەسەڵەن ئەم دەکات کە ئەفەرمێ ئەویشە ئەنجام بدەن هاوڵەکانی ئەنجامی نادەن کە بینێ پێ بە قسەینەکەم پێغەمبەری خوا بێتاقەتە بێ ئەبینێ باشە ئەمرت جێبەجێ ناکرێ باشە پێغەمبەرێک و قایدێک و دەسەرسەرۆکێک ئەمرەکەی جێبەجێ ناکەن چۆن بیکە ئاستا بیکا بە تووڕەبوون ئەچێتە ژوورەوانە بۆ خەیمەکەی ئومو سەلەمە ئەبینێ پێغەمبەری خوا بێتاقەت چی پێ بڵێ باشە بڵێ دانیشە بێتاقەتی و دێی کورەتە خۆتان لە تووڕەکەی ئێسەکانە سزان بەوان پێ بڵێ نافەرمی نابڕۆ خۆت تۆ پێشم یا بیک کە خۆت ئەنجام بدانی بە شوێن توایکەن بێت فیعل خۆی توی شەکەی کردوانی بە شوێنە هاتن فەرمی جوایە کە چاوەڕێکن تانە قودوەکان قایدی کێنەوەی بە سوورەت ببینین بەڕاستن ببینن تۆ بەوێنەوە ئەنجامەکە بە لە کاتێکە پیاو لە کۆمەڵگەی ئێمە ئەگەر لە دەرەوە ماندوو بکرێ ئەم خەڵک بێگوێیی بکات دێتەوە بەرامبەر بە ژنەکانی خۆی خاڵی ئەکاتەوە بە جۆرە ژەکان تووڕەبوون سەیری ئەم حاڵەتەکەی 1400 سەحابی لە سوڵحی حودەیبیە
ئامادەنی گوێبیستی پێغەمبەرەکان بن بەڵام ڕاوێژ مەبەستمەوەی گرنگی ڕاوێژ بە پێغەمبەری خوا بە خێزانەکانی لە چیدا بووە قسەیەکیش هەیە زۆر جار دەگوترێ هەر قسەی پێغەمبەری خوایە کە ئەمە حاشا هی ئەو نییە دەگوترێ ڕاوێژ بە ژنەکان تام بکەن بەڵام بە گوێیان مەکەن چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتە ئەستیارەکانە بۆ کاروبار و بانگەوازەکەی خۆی پرس و ڕای بە خێزانەکانی کرد وەکو ئەو نمونەیە کە جەناب ئەمە خۆی نمونەیەکی گەورەیە مەسەن لە کاتێکی حساس و هەستیارە و کاتێکی شایەکە یعنی مەویست ببی لە دەرەوە ئەسباب بەدەستە ئەسبابی قسە و ئەمرەکە و پێگەکەت و پۆستەکەت ئەمە خەریکەوە لە ئیشەکەون بەس خێزان ماوەتەوە لە پشتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لە خێزانی شایک ئافرەتە ئوم سەلەمە ڕەحمەتی خوای لێ بێ ئەخوانی ئەمە گرنگەکەی لەوایە کە ئەبینین ئافرەتان ڕۆڵی گەورەی تەواوکاری نەکبن ڕووتاوەکەی ڕۆڵێکی گەورە ژەبین لە تەواوکاری زیاتر وەکو ڕۆڵی مشاویرێک ڕۆڵی ڕاوێژکارێک ڕۆڵی مەسەڵەن کەسێکی کە زانای خاوەن خیبرەیەک باشە خۆ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام پێغەمبەرە ئەبێ نەیزانی بێ پێویستە قودوەتی بکە وانە خۆ بێ خۆ بۆ خوای گەورە بۆی نردووە بەس لەو حاڵەتەیە لەبیر دەچێ ئەلەو حاڵەتە لەوانەیە بۆ هێستا قاڵبوونی زۆر و مەشغەڵەت و بوونی حاڵتە دەرونیەکە زۆر لە بیری جان چێتەوە ئەمە بیرێ خاتوە لێرەوە یاخۆ بڵێن ڕێگەی تی پیشاندا تەریقێکی تر کە لەوە باشتر لەوانەیە شەچوار خیالی تر هەبوو بێ لە بەرزی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بەجێیان بێڵێ مەسەڵ بۆ نمونە بێ فەرمانی تووڕەبوون بەنجام بە بێ سزا جێبەجێکە بێ ناڵات دوعایان لێ بکە وەڵام لە هەموو خیارەکانە خیارێ هەڵەبژێرەکە نە دوعایە بێ نە ناڕەحەت بوون و نەخەفەتیش جگەلەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام زۆر جار هەبوو لە ماڵی خۆیدا لەگەڵ خێزانەکانە کاتێکە تەمەەن چەند خێزانێکی هەبووە لە وڵاتی ئێمە کە چ کەسێک کە چەند خێزانێکی هەبێت دایمە کێشمەکێش بی خێزانی زۆرە لەوێش بەسەر لەبەری خێزانەکانە کێشمەکێش مەر هەیە ئەفەرمێ جارێکیان کە ئەچێتە ماڵی سەیدە عایشە لەوەیە بێ یەکێ لە خێزانەکانی نان خواردنە هێنن بۆیان کە خواردنەکان بۆ هێنن سەیدە عایشە لە تووڕەبوونی خۆیان ئێستا ڕێژێ بە قاپ پشتوی قاپ عەزای ڕێژێ باشە ئەگەر ئێمە تەسەوور کەین یعنی پیاوێکی ئەم سەردەمە بێ و لەبەردەم تا خێزانەکە بێ خواردنە بۆ بیکات سە عەزەکە هەموو مەنتیقی ئێمە عەقڵی ئێمە ماڵێ وەڵا ئەسەب لێ بە و بڵێ بۆچی واکرد دای پاچە یا تووڕە ببە یا لە هەردووکیان تووڕە ببە لەوانەیە مەنتیقی ئێمە وابێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام هیچ خۆی تێک نەدا قاپەکەی وەرگرت دەستی کرد بە کۆکردنەوەی خواردنەکان کە ڕەشا بوون فەرمووی دایکتان سەڵبەتی کشتێکی دانە مەسەڵ هەڵیا گرتنەوە لەسەر زەویەکە کردنەوە ناو قاپەکە و دەمچا فەرمی غارت ئوموکم دایکتان غیرەت گرتی یعنی وەرە ئەم موقیفە نە تووڕەبوونێک نە خوازێدانێک نە خوچاوسوکردنەوەیەک ئەم مامەڵەکردنە شیرینەیە قیادەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام بەهێز کردووە لەناو خێزانەکانیان کە نەیە هێشت دێک ئەگیران بەڵام زوو ئاشتە بوونەوە ئەگەر یەکێکیان باسی خێزانێکی تری بە خراپە بکردایە وەکو چۆن خاتو عایشە فەرمی ئیدی ئەم پیرێژنەی وەکو خەدیجە نەبڕایە بۆ مەگە خوا لەو باشی پێندا پێغەمبەری خوا ڕەنگی مبارەکی ڕوخساری سوورە لەگەڵ یانکیەکی دیکان فەرمێ مەبەستت کورتە باڵاکەیانە پێغەمبەری خوا فەرمی ئەم قسەیە دەگە بکردایەتە نێو دەریاکان بۆ گەنیە کرد مەبەستمەوەیە بۆ بەزاندنی سنووری خوای گەورە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆن توانیوێتی وەکو ئەڵێ بەر بە هەڵە و نەزانی خێزانەکانی بگرێ و نەیەڵێ لە مەیدانی پێغەمبەری خوا هێرش بکرێتە سەر خێزانێکی دیکەی صلی الله علیه وسلم مەسەلەی ئەوەیە کە خێزان ئەبێ بێتە پارێزگەرێک بێتە شورایەکی گەورە بۆ پارێزگاریکردنی لایەنە ئەخلاقی و ئاینەکە چونکە خێزان کوتمان پێگەیەکی گەورەی هەیە مەدرسە و قوتابخانەیە ئەم مەدرسە و قوتابخانە چەندین وانەی تایە یەک وانە نییە وانەکان زۆرن وانەی فێرکردن لە ژیانە هەتا لەسەر فێرکردنی ژیانە هەموویەتی لە فێرکردنی ژیان لەوتنی تووشە باشەکانە بیگرە تاکو و گەورەترین زانست هەر لە خێزانە جیاکرێن و فێرەکرێن لەبەرەوەی کە لەو وانانەشی کە وانەی ئاین و وانەی مەسەڵەن مەبدەئبوونە مەبدەئی بوونە ئەوێ پارێزگایی لەو لایەنەشکا وەیە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام لەو بوارەدا زۆر چڕ بووە لەسەر بابەتەکە وەزن دەجار هەیە ئەگەر هاتووە پشتێکی ببینایە وەکو تاوانێ خوا نەخوازیا گوناهێ بواە بەڵام قەت بە وشەیەکی زبری وەها نەبوو کە دڵی وا لێ بکات دڵ پێغەمبەری خوا بڕەنجێ وشەیەکە کە دایمە لە خۆشەویستی و ئاڵاوە من لەو هەمووجا کە دیقە دەیەم لەو دەسەواژانە یعنی ئەو دەستەواژەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئیلا خۆشەویستێکی پێوە ئاڵاندووە لە سیغەیەکە ئێڵێ لە وشەیەکە لە جملەیەکە ئێڵێ ئەو جملەیە زەرەر لە خۆشەویستەکە نادا تەنها ڕاستکردنەوەیەکە خۆی ئەمە گرنگە حتا باوکێک دایکە گەی مەسەڵەن مناڵەکەی ڕاستەکاتەوانێ ئەبێ ئەگەر لە وشانەوە کە بەکاری هێنێت دایکایەتێکی خۆی لە لەبەر چاوی ئەو مناڵە زوو نەکا
باوکایەتەکەی سوگ نەبێ چونکە خۆشەویستی باوکایەتی بێ زۆر گەورەیە خۆسکە خۆشەویستی دایک بۆ منداڵ گەورەیە ئەوێ دەستەواژەکان لە قاڵێک و بە ئاڵێنی وەگو چۆ مەسەن نوقڵێکە گەمەسەی خەدە ناو بەرگێکی زۆر جوانەوە خۆی تا لە ئەسڵی خۆی کابرا بەرگەکە ناخوا بەرگەکەش بەکار ناهێنێ ئەوەی کە بەکارێن ناو بەرگەکەیە بەڵام بەرگەکەی هێندە جوانەکەی حەزی لێ بکە لەوای نوقڵەکەی ناویشی تاڵ بێ ناوای نوقڵەکەی ناویشی زۆر تاڵ بێ بەڵام بەرگەکەی هێندە جوانە حەزەکە بیکات دەزانن چی تایە ئەم دەستەواژانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵام وسەلام بەرامبەر خێزانەکانی بەو شێوازەیە کە فەرمیێگە بیکەیتە ناو دەریاوانە دەریاکە بۆگەنەکە پیسەکە وەرە تەسویرێکی زۆر جوان یعنی کابوو ئەبێ ئێوە لە دەریا گەورەتر بن ئێوە بێ لە دەریایە گەورەتر بن ئێمە ئەم خێزانم لە دەریا گەورەترە دەریا ڕوونە ئاوەکەی دەریا ئاوەکەی منە دەریا بە درەنگ شەپۆلەدا باەکی زۆر قایم نەبێت تێک شەپۆلەکەی تێ شەپۆلێکی دا ئاوەکەی هەر لە شوێنی خۆی منێتەوە یعنی زۆر تەسویر ئەگات سەرنجی ئەم عیبارەتانە بێ دەستەواژانی پێغەمبەری خوا هەر هەمی بۆ خۆی کۆمەڵی معنای زۆر گەورە لەگەڵ خۆیان لەگرێ لە دیدی عەقڵی ئەو بەرامبەری خۆیان ئەو خۆشەویستیە هەرە هێڵێتەوە پێغەمبەری خوا قەت بانسەدەم وا ناکە حتا تووڕەبوونی زیزبوونەکەی کە وەجی دەموچاوی تێگەچێ پێغەمبەری خوا عەلەیهی سڵام بە فیعل ئیشەیەکە پێچەوانەیە ئەوەی دەموچاوەکەیەتی بە دەموچاو تووڕەیە بەڵام بە کردار خۆشەویستیە نوێنێ شبێ هەردووکیان پێکەوە ئەمە تەوازن دروستکە تاکو مەسەن لێ نەڕەنجێن وای لێ نێ مەسەن دەبینانال ئەها کاتێک کارە ساتی ئیفک دروستە بێ چەند بەگران حەلەبێ چەند سەخت سەریەکەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وسەلام ئەو دووری فیراقێ چەندە سەخت بوو چۆن بەڕێ کردو ئەو مەسافەیە ئەخە سەختە بەڕاستی فیراق سەختە جیابوونەوە لەسەر قەزەیەکیشە دوایی کە مەسەل قورئان دابەزێ و بە وەحی حەلەبێ ئەمە خاڵێکی تر کە گرنگە بەڕاستی لە ناو خێزانە کە خێزانی پێغەمبەری خوا بەدیەکەین بوونی ئەو وەفاداریە بۆ خێزانەکانی لە بێدنەکردنی چاکەی خێزان چاکەی ژنەکان ئاخر هەموو جارێک خۆمان لە کوردستانی خۆمان وەکو مەسەلی لێ هاتووە ئەڵە بەقای پیا و نازانم چی یا بەقای ژن و نازانم چی وەفای ژن و بەقای چی بەقای مێردان شێبەری بەردان یا مەسەن زۆر جار ئەلەم بابەتانە ئەم کومەڵە مەسەلان زۆر غەڵەتن هەڵەکانی لەکوێوە هاتووە لەوەی کە ئێمە بە مەنهەجە ڕاستەکە نەڕۆشتین بەڕێگە ڕاستەکە نەڕۆشتین ئێنا پیاوە بێ وەفای بەرامبەر ژنی بەرامبەر پیاوی وەفایە بێ هەردووکی بۆ یەک تێچوو کامە دوو کەسە پێکەوە ژیاون پێکەوە بنیاتێکیان ناوە پێکەوە خانێکیان دروست کردووە پێکەوە مامۆستایەتیان کردووە پێکەوە بنێتە خاوەنی ئەو کیانێک ئێستا کە باوکو دایکی منەوەیەکن ئەکرێن دوو کەسە مەرامەرێتە بێوەفا بن بۆ ئەم بێوەفایە لە کەسی ترای بینە پێغەمبەری خوا عەلەیهی سڵام مەدینە ئەکرێ سەرتاپە ژیانی وەفایە پێغەمبەری خوا سەیدە عایشە خەدیجە بگرە بە نمونە سەیدە عایشە بگرە بە نمونە زۆر لە زۆر مەواقیفە چاکانیان باسەکە باشەکانیان بەردەوام لەسەر زمانێتی ئەوەی کرد بۆ ئەوانترە کە خراپەیەکی ڕێسەر باشێکی لەگەڵا ئاڵێ بۆ بەدینە ئەمە گرنگە ئێمە لە بیرمان نەچێتەوە خۆ ئافەتان لە ژیانی پیاوانە کاریگەری گەورەیان هەیە دێکاوە بە هەمان کات ئەگەر تۆ نەبی کۆمەڵە ئەرکەی لەسەر شانی تۆ بۆ ناکرا ئەگەر پیاوێکی ساڵە باوکێکی باشم کۆمەڵە مناڵی باشم هەیە کێ بووی هێنایە پەرۆ دەکرد لە ماڵەوە گەورەیکردن بۆی خۆ گەشتنەکە نەبووایان پیاوتە نای خۆتۆنی ئاوا گەورەیانکە بێوەفای نییە بۆ ئەم عەزەت کێشان نەڕەحەت بوون حتا زۆر جار هەیە لە مەسەلەی زەواجی دووهەم و سێمیشە ئەو بێوەفایە بەدیەکرێ یعنی پیاوەکە کە ژنی دووهەمی هەنایەتە خێزانی یەکەمی وەکو زۆرە لە کەنار خەسر کەنارەخا و بێوەفای بەرامبەریەکە کاتێکە وایش نەبێ 18 ساڵ 19 ساڵ 20 ساڵ پێکەون ئێنابێ ئەوە لە یاد بێ کە ئەم وەرکێشان نەڕەحەت بوونە یا مەسەلەن بابەتەکەەوە ناگەێنە کە هەر کاتێ تۆ بیتە خاوەنددارایی یاخۆ لە شوێنەکە حەوای تەوانێ ئیتر هەوارە کۆنەکەی تری پێشتر سۆڵکەی بەڵاڵا بەکەڵکی هیچ نایە کاتێ بوو کە تو ئەو هەوارەنەمە هەوارەی تریان پەنای تۆ بوو ئەگونجێ ئەو کانێکەوە ئاما لێ خوارد ئێمە بێنجاتە بەدی تێکەینەوە لەبەرە زۆر گرنگە پێغەمبەری خوا عەلەیهی سڵام هەتاکو لە ژیانی ئەما بوو خەدیجە لەبیر ناچۆ چووکە بۆ زۆر بەرامبەری بە وەفا بوو حتا ئەوەندە مەسەن باسێکەوە باسێکە زۆر کەسەکانی ئەو خێراتی کرد گۆشتی بۆ دایمەن لەبیری بوو ئەو وەفایە زۆر گرنگە بە تایبەتی بە سەوەفا بۆ کەسەکە خۆی بۆ خێزانی بۆ کەس و کارەکەی ئەهان زۆر جار لە کێشەی وڵاتی ئێمە لە بینی گەنجانە زەواج تازە زەواجەکانە ئەڵێ وەڵا لەگەڵ خەسووا بینمان نییە لەگەڵ خەزوورمان بینم نییە وەڵا لەگەڵ ژمراکانم عەلاقەم نییە ئەم بابەتانە بابەتێکی زۆر یعنی پێچەوانی دیدە ئیسلامیەکەمانن ڕۆژە ئیمامی ئەبوبەکر ڕەزا ڕەحمەتی خوا لێ بێت دەچێت ماڵی پێغەمبەری خوا سەیر دەکات خاتو عایشە و پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەمەقاڵێ و وەکۆڵێ ناکۆکیەکی لە نێوانیاندایە کاتێک کە داواکە ڕوونکردنەوەی بۆ بدەن خاتو عایشە فەرمێتەوە دەست پێ بکەوە پێغەمبەری خوا بەڵام ڕاست بڵێ ئیمامی ئەبوبەکر زلێک لە خاتو عایشەدا جارێکی دیکە ئیمامی عومەر دەچێ هەڵدەشاخێ بە حەفسەی کچیە
بەڵام خاتو عایشە فەرمێ سوێن بەخوا پێغەمبەری خوا بەدەستی خۆی لە هیچ خێزانێکی خۆی نەداوە. ئێستا خەڵکێک دەیەوێت بڵێ کە ئیسلام ئاینی لێدانە و پێویستە بەرامبەر بە هەڵە و کەمکردەکانی ئافرەت لێدان بەکاربهێنرێ و دەستی بەسەرا بەرز بکرێتەوە ئەم نوع شتانە. چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم هێندە نەرمونیان بۆ بەرامبەر بە هەڵە و نەزانی و کەموکورتی و سنوور بەزاندنەکانی خێزانەکانی. بێ پێشتر لەوە قسە بکەین کە دیدی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام هەر بەرامبەر ئافرەت خۆی ئێمە بینین ئەگەر بچین و هەر مێژوو بخۆینەوەوانە لە پێشی هاتنی پێغەمبەری خوایە ئافرەتان لە کۆمەڵگەی عەرەبیە دەرەجە دوو بوون، زۆر خراپ مامەڵان لەگەڵ ئاکرا، بەشێکی زۆریان کۆیلە و یا کەنیزەک بوون یا کۆیلە بوون یا خزمەکاری ماڵەکان بوون. ئەوەشی کە خێزان بێ خانەدان بوون هەیە کەمینەیە بوو، باقیتی دێ مەسەڵەن وایە یا خزمەکارێک بوایە یا بەرجەدەستەیە بوایە تر ڕێزێکی ئەو تۆی نەبوو لە کۆمەڵگەیە کە بڵێ ئامە ڕێزی ئینسانیە. کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام ئەچێتە ئەو کۆمەڵگە لەو کۆمەڵگەدا پێغەمبەر وەحی بۆ دێ کۆمەڵێکی ڕاستە کاتێک کە لەوانە باسی ئەوە کە فەرمی ڕیفقا بالقەواریر تەشبیه ئافرەتانەکە بە شوشەیەکی جوانی ناوازە. قەواریر شوشەیەکی جوانی ناوازە بۆ کاتێک خۆی کە بۆ هەدایە براوە، بۆ هەدایە هەدیە پاشە گەورەکان کە دروست کراوە بە تایبەت. فەرمی ڕیفقا بالقەواریر ئاگاتانەوە بێ ئەمانەوەکو ئەو شوشە جوانە واتانە کە ئەیبن بە هەدیە زۆر بە قیمەتە نەمانە ئەبێ بەرامبەری زۆر مامەڵێکی جوان کە ئەگەرمان لێبێ نابێ ئەو شوشە قەواریرە کە ئەیبی بۆ لای پاشە پەدلەدەیان لۆکەیەوە ئەلکێنە ئاڵێدن دوای بن لەوێ دانن بە هێواش هێواش دانن دوایم جا هەموو جارە پاکیەکەنەوە بەردەوام ڕعایەتیەکەن. پێغەمبەری خوا فەرمی عەلەیهی سڵاتو وسەلام ئێوە بێ مامەڵە لەگەڵ ئافرەتان ئاوا بکەن ڕیفقا بالقەواریر. لە شوێنێکی ترا فەرمی ئافرەتانتان شەقایق الڕیجال وا نەزانن ئەمە ئافرەتان جینێکی جیاوازن تەنها ڕەگە سالاری بۆ پیاو هەیە و ژن ئێتە پلە دووە بۆ خزمەتکاریە. فەرمی ئەوانەی شەقایقی ئێوەن، شەقایق یعنی بەشێکی ئێوەن، ئەگە ئێوە کەن بە دوو بەشەوانێ بەشێکتان ئافرەتانن. یا مەسەڵەن بە شێوازێکی تر بەڵێ مەسەڵەن گە بڵێ ئەم گوڵە شەقیقەیە کە گوڵێکە دوو پەڕە پێک دێ پەڕەیەکی گوڵەکانی ئافرەتانن، یەک پەڕە بەتەنها گوڵە دروست ناکە، فڕیتی شێر پێویستەکە لایەنە جوانەکە دروستەکە. ئەم دراستکردنەوەی دیدەی پێغەمبەری خوا بۆ بکە یەکەم جار کە ئافرەت بێتەوە کیانی پیاو لە خێزانەوە وەکو پیاو بێتەوە مەرتەبەی ئەو بە دەرەجە دوو حساب نەکرێت، هەر دەرەجە یەکەم نمرەی ئینسانیەتی هەیە وەتا هەروەها پێگەنەری خێزان و پێگەنەری کۆمەڵگەیە. ئەگەر ئافرەتان نەبوو خۆ بتە پیاو تیاچن، ئەگەر ئێستا بینین با بینین ژن و پیاو جیاکەینەوانێ زەواج لەبێنیان نەبێ، عەلاقە لەبێنیان نەبێ، تا چەند ساڵ بڕەکەین؟ 70 ساڵ بڕەکەین. ئیتر نە پیاو نە ژن لە کۆمەڵگەکان نامێنێتەوە. کابوو نەپیا بە تەنها خۆی ئازایە بڵێ ئەمێنمە لە ژیانە، نەژنی بە تەنها خۆی ئازا بڵێ خۆمە بێن و کەسێژم پێویست نییە. ئەمە خۆی بۆ خۆی ئەم ڕاستکردن مەفاهیمانەی پیامبەر کردی عەلەیهی سڵام پێشەکێک بوو بۆی کە ئافرەت لە خێزانە بێتەوە ناو کایەکەی خۆی وە بێتە نرخی بەرامبەر پیاودانی دابنرێتەوە. جگە لەوە لە مەسەلەی ئیهانەکردن بە خێزان بە ئافرەت تادی بە عام پێغەمبەری خوا فەرمی لە فەرمودەیەکە ما ئەکرەمەهن ئیلا کەریم وما أهانهن إلا لئيم. هەلەن دەستەواژە حەقوا بوو هەچی لە کوچە کۆڵانەکانە هەڵی بواسین. ما أكرمهن إلا كريم. کێ ئەو پیاوە ڕێز لە ئافرەت دەگرێ؟ کێ بە نرخەوە سەیرەکە؟ پیاوە کەریمەکانن. ئەزانن کەریمیان چی؟ یعنی ئەو پیاوانەی کە خاوەنی بەڕێز خاوەنی کۆڵین پلەیەکی ئینسانی بەڕێز بەهێزیان هەیە و خاوەنی سەخاوەتێکی دەرونی گەورەن، دڵیان گەورەیە توانن ببورن لە زۆر شت. وفرمي وما أهانهن إلا لئيم. كيش إهانانك ببسوكيان دعاني كم بكرميان سيدك لئيم مكانا أو أنا كرجد بخوان بكسر نابي من غير إخوان لبوستي إخوان نابي آخر أو بيارك حزنك أفرد وأوريزيها به لئيمة شو قال رجدة نابي أفرد بيتم بوستي أم الله بوستك أم ليه سنة إخوان بيا أفرد عقل وبتشي شويني بيارك بعقل أجا أفرد جيرو زانا ولا شيء بيارك نزان دەستی خۆش بێ ئاخوا لەبەرەوە کابوو پیامبەر سەڵام فەرمی ئەم دەستەواژە زۆر بەقوەتە ما ئەکرەمەهن ئیلا کەریم وما ئەهانەهن ئیلا لئیم. لەبەرەوە لە دیدی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام لە ژیانی پێغەمبەری خوا نابینی شتێک کە ئیهانە بە ئافرەتان بکە، شتێکمان نییە کە ئیهانە بە ئافرەتان کە، یەک دەستەواژەشمان نییە، یەک موقیفیشمان نییە. بێگومان لە هەمان کاتەکە بێنەوە ناو خێزان ئەمە بە عامەڵەن بۆ کۆمەڵگە وتوانە بە دیدی پێغەمبەری خوا بەرامبەر کۆمەڵگە بەرامبەر ئافرەت بەگشتی بەبێ جیاوازی لە ناو خێزانە بێت دەرەوەی خێزان بێ لە بازاڕە یا لە دایرە دەستگایەکە فەرمی ئەوە قیاس و میقیاسەکەیە هەر کەسێ بەرامبەر ئافرەتان ئیهانەیەکی ئەنجامدا زانن پیاوێکی ڕەشد و پیاوێکی ناکەریمە، ئەوە پیاوی خاوەن شەرافەت نییە، خاوەن ڕێز نییە، بێڕێزەکانن بێڕێزی بەرامبەرەکەن. کەوا گەشتنانی دنیا ئەگەر سە ئافرەتانی دنیا ئافرەتانی هەرێمی کوردستان یەکی ڕێکخراوەکانی ژنان بەس بێنم دەستەواژانەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵام فەرمودانە بێنن بیکەن بەس بە ماشێتی کارەکانیان. دنیای گەورەی بۆ ئافرەتان ئەگەڕینەوە
هەر بەمە ئەو هەموو وڵامانە دێنەوە بە پرسیارانی کە گومانەستی ئیسلام دروستەکرێ ئەوە دەستەواژەی ئیسلام و پێغەمبەرەکەمان عەلەیهی سڵاتو وسەلام ئەوەی تری کە لە کۆمەلگا دیومانەوە عورف و عادەتەکانی من و تۆی فڵانین کە بە ناوێکم هەیە بەڵام ئەنجام داوە بەزەوە عادەتی خۆم تێکەڵی ئاینەکە کرۆ بە ناوی ئاینەوە کردوومە لێنەوە ناو خێزان لە ناو خێزانە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام خێزانەکانیان فەرموون بە هیچ شێوازێ ما ضرب النساء قط نەکتەنها هەر لە ژنی نەداوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵام نەکتەنها لە خێزانەکانی هەر لە ئافرەتانی نەداوە يعني ولا ما ضرب النساء قط بە هیچ شێوازێ هیچ کاتێ لە هیچ شوێنەکە بەرامبەر ئافرەتی پێغەمبەری خوا دەستی بەرز نەکردو کەس لێ خوا نەخوازێ یا عەزێت یا قەمچەیە شتێکی پێگەشتێ مادام ئافرەت بە پێغەمبەری خوا بەرامبەری هیچی نەکردووە دەباشە گەورەترین لەم سەردەمەیە بڵێن ئەوانەی کە ئێستا بانگەشاکەین بۆ ڕێزی ئافرەت و بۆ پێگەی ئافرەت بەقەدەر ئەم پێغەمبەری ئێمە عەلەیهی سڵاتو وەسەلام ڕێزی بۆ ئافرەت داناوە لە ژیانە دەستی بەرز نەکرد بەرامبەر ئافرەتانێک لە ژیانیشە ڕازینەوە بێ نوقتەیەک زڵم لە ئافرەت کە قبوڵی کە حتا لەو کاتێک کە کابرای دەدێتە لای مەسەلەی ماڵەکەی دابەشەکە بەسەر مناڵەکانیە هێندێکیان بێبەشەکە ئەچێ بۆ لای پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمی من شایەتی ئەو مەسەلە بۆ نادەم کە بەشایە بە سیستەمەکە بە سیستەم چونکە سیستەمی تێدایە چینێک هەیە لە ناو خێزانەکەتەوە بێبەشەکەوە گوجێ کچەکانن بۆچی بەشە نەداون مەسەلە بەڵێ دکتۆر عەمری کوڕی عازە فەرمێ ئەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تۆ کێت زۆر خۆشە فەرمێ عایشە فەرمێ ئەدی لە پیاوانە تەنانەت بە باوکی عایشەش نابێهێنێ ئەو هەموو نمونەگەشانەی کە خۆشەویستی وەفای بۆ خاتو عایشە و تەنانەت بۆ هاودەستەکانی بۆ خوشکەکانی کە سوپایەکیش دەنێرێ بۆ میسر دەفەرمێ ئاگاتان لە ماڵە خەزورانم بێ و ئازاریان مەدەن ینی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وەکوڵێ سنوور ئەبەزێنێ ئەڕواح ئەوەندە چاکەکاریشە لەگەڵ خزم و کەسوکاری خێزانەکانیە قسەیەکی جێ دەگوترێ ژن تا مردن دووشتی لەبیر ناچێتەوە یەکیانەوەی سوکاتی بە کەسوکاری بکەی یەکیشانەوەی بڵێ لوتت ئاوایە چاود ئاوایە برۆت ئاوایە ڕواتە ڕەخنە لە کەسوکاری و لە جوانیەکەی بگری چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بەرامبەر بە کەسوکاری بەرامبەر بە ماڵە خەزورانی بەرامبەر بە هاوڕێی خێزانەکانی هێندە وەفادار و جوان ڕەفتار و هەمیشە تەعاملێکی نەرمونیانانەی هەبووە لە سەرەتاوە ئاماژەیەکمان کردبەوە کەوتمان یەکێ لەوانە نمونەی بەرجەستەی خەدو خەدیجە بوو کە هەر کاتێ پێغەمبەری خوا خێرێکی بکردایان سەدەقەیەکی بوو وایە یەکێ لەو شتانێک کە لە بیری بوو خزمەکانی خەدیجە بوو یا کاتێک کچەکەی کە ملوانکەکە نێرێ بۆ دیلەکانی جەنگی بەدر بەڵێ هەموو ئەمانە نمونەیەکی بەرجەستە لە ژیانی پێغەمبەری خوایە ئەوەی کە لە پەیوەندی بە خێزانەکەت ئەوانەی کە خێزانە بنەماڵەکانیشە موسڵمان نەبوون بەڵام خێزانی لێهێناون پێغەمبەری خوا هەر ڕێزێکی گەورەی داناوە بۆ کەس و کار و باوکیان نمونەیشمان هەیە مەسەن کە پێغەمبەری خوا ڕێزی ئەسڵ لە بێدینەکانیش گرتووە گەرات و خزمی خێزانەکانی ون ڕێزی وەداناون چونکە لەبەرەوەی خزمەت و کەسایەتێکیان هەیە لەگەڵ خێزانەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام ئەوە مامێتی ئەوە خاڵێتی ئەوە چێتی ئەو پلەپایی بۆ پاراستووە لەبەر خۆشەویستی خێزانەکانی چونکە وتمانێکی لە خاڵە گەرەگرنەکانی خێزانداری بێتێ لە بوونی وەفا و احترامی لە کۆمەڵ لە ناو خێزانە ڕێزگرتن تەنها لە ئافرەتەکە خۆی نا لە کەسوکارەکەشی بە هەمان شێوە حتا تۆ چۆن حەز دەکەی ئافرەتەکە ڕێز لە کەسوکاری خۆ بگرێ ئەوێ حەز دەکەن ڕێز لە کەسوکاری بگیرێ خۆ ئەو لە کاتۆ دە خزمەت پێغەمبەری خوا بە دڵ و بە گیان و بە قەناعەت لەگەڵ پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام بڕواشی بە ئاینەکەی هەیە بەڵام پێغەمبەری خوا ئەو هەست و سۆزێکی ڕاگرێ حتا یەکێ لەوانە کە باسی کەعبە کە عایشە فەرمی بۆچی ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام تۆ کەعبە تێک نادێتەوە سەر لە دروستی کردە سەر قاعدە و ئەساسی ئیبراهیم لە وەڵامەکە فەرمی لەبەر قەومەکەی تۆ چونکە لەولا حیثان قەومکی لەفەعەلت گەلەکەی تۆ کێسا هەمووی خزمی تۆنە مەککە سەیری ئەو حسابە ئەموو خزمی تۆن ئەگەر من ئەمە بکەم ئەوان تازە ئیسلامیان ناسیوە زۆر نزیکن بە کۆفر ئەگەر چمەڵ ئای محەممەد چی کرد کەعبەی تێگا خوا دیفاعی لەکە کەچی محەممەد ڕوخانی لەبەر بۆم ڕاست نابێت و ئاوە زۆر گەورەیە دڵی ئەوان باجای فکری ئەوان تێک نەدەین وازی دێهێنم یعنی ئەم حسابە لەولا چی قەومکی دواشە قەومی عایشە هەبوو لە مەکان زۆر بین حساب و هەستی ئەوەش ڕاگەرە مەسەلەیەکە کە خۆشی پێغەمبەری خوا لە ژیانیان دوو ڕوکن هەیە دەستی لێ نەهاتان چونکە بە قەناعەتی و پێغەمبەر ئەمە لەسەر ئەساسی ئیبراهیم نییە داخلی ناو کەعبە خۆیەتی حتى لەوانە عەبدوڵڵا کوڕی عومەرە فەرمێ من چەندی جار سەرسام بوو بۆچی پێغەمبەری خوا کە حەجەکەین تەوافەکە بەس ئەچێتە بۆ لای حەجەر ئەسوەد ناچێت بۆ لای ئەم دوو ڕوکدا هەتاکو قسەکەی عایشەم نەبیست من تێنەگەشم لەو بابەت ئەم جا تێگەشم کە مەوسەکەی پێغەمبەری خوا بۆچی بوو مەوسەکەم لێرە ئابەتانێ ئەگە حسابکردن بۆ کەسەکانیان
حتى ئەوانیشیان کە مەسەلەن دینیان نەبووە ئاینیشیان نەبووە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام زۆر لە نەزەریا گەورە بوون چونکە تۆ چۆن خێزانەکە بەلاوە گرنگ بێ کەسەکەش بەلاوە گرنگ بێ وەلەو کە ئاینێکی جیاوازیشی هەیە نمونەیەکی مەسەلەن باسی سەیدنا ئەبوبەکر باوکی ئەو کە زاوای پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام خۆری ئەبوبەکر ئەو خەزووری کچەکەیەتی وانە باشە سەرنجی ئەو موقیفە بە خەزووری ئەو موقیفە ئەو سەرنجی ئەو موقیفە بین کاتێک بینین کە چێتە فەتحی مەککەکەن سيدنا أبو بكر باوکی هێنە وەلای پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام پێغەمبەری خوا فەرمێ چی ئەفەرمێ بۆچی لە ماڵەوە بەجێ نەهێشت با من چوومایە بۆ لای چونکە ئەو شەیخێکی کەبیرە و ڕیشی سپیە ئەبوایە مەسەلەن ئەو نەهاتایە من چوومایە بۆ خزمەت ئەو ئەم ڕێزە لە چیەوە دروستە بێ هەدەو احترامگرتنە بۆ کەسایەتی ئەم کەسە خۆسا ئیمانی نەهێناوە هێشتا ئەم پیاوە مومین نییە بە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام تا بڵێ وڵات بە خاتر ڕیسەس پێکەوەی موسڵمان بوونەکەیەتی نۆڕاشتا هێشتا ئیماندار نییە کە چی پێغەمبەری خوا ڕێزدانێت چونکە سيدنا أبو بكر بەڵێ دکتۆر بێگومان دوای ژن و پیا و چینێکی تر لە نێو خێزاندا هەیە پێی دەگوترێ منداڵ و ئەگەر کەسی سێمی ژۆکە و خزمەتکار و ئەوە هەبێ پیاوێک دێت ئەڵێ بەسەر سوورمانە دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تۆ چۆن ماچی ئەو منداڵەکە لە کاتێکا من دە منداڵم هەیە ماچی یەکێکیان نەکردووە لە ڕیوایەتێکی تر ئەڵێ هەر ڕۆشتەوە ماڵ هەمویان خۆیان شارنەوە لە ترس و سامی من پێغەمبەری خوا دەفەرمێ من چ بکەم کە خوا بەزەی و ڕحمی لە دڵی تۆ دەرێناوە یان بوونە لە نوێژدا ئەوەندە سەجدەکەی درێژە کات تا حەسەن و حوسەین یاری و مەزاقی خۆیان بکەن یان بۆ نمونە ئەنەسی کوڕی مالیک دەفەرمێ خۆ من کوڕێکی بێگانەش بووم 10 دانە ساڵ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم خزمەتی ئەوم کرد ئاخ و ئۆفێکی لە دەستم دەرنەبڕی چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەگەڵ منداڵدا بەو شێوەیە تەسەڕوفی کردووە لەگەڵ ئەو چینە بێ دەسەڵاتە توانیوێتی پەروەردەیەکی ڕەسەنی شامکایە کوڕەکەی ئەبوو سەلەمە دەڵێ عومەر دەڵێ وتی ئەی کوڕی خۆم لە کاتێکا کوڕی خۆشی نەبووە فەرموویەتی لە بەردەم خۆتەوە بخۆ و بسم اللهی بکە و بۆ ئەوەی پەروەردەیەکی جوانی نان خواردنیشی کردووە دەڕاستیدا ئەوەش بابەتێکی هەر گرنگە خۆی بۆ خۆی گەبین دەسە بەس پەروەردەی مناڵ و ڕۆڵی منداڵ و باوک لەگەڵ منداڵی ئەوە زیاتر تۆکمەکردنی خێزانە بەڵێ زۆر گرنگیەکی گەورەی هەیە سەرەتا ئاماژەم بە شتێکی کەوتن باوکایەتیکردن داکاتێکردن دووشتی دووەرکی گەورەن ئاسان نین هەر لەبەر ئەمەشە کاتێکە بینی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام فەرمێ چاکی پیا و چاکی ژن لەوانەیە لە خەڵک لە دەرەوە باسیکەن خێرکم خێرکم لأهلیه ئەبێ بێن لێرەوانە چاکترینی پیا بە چی ئاناستێتەوە ئەبێ مناڵەکان و دایک و خێزانەکەی و کەس و کارەکەی شایەتی بۆ بن ئەگەر ئەوان شایەتیاندا پیاوی چاکەوە پیاوی چاکە کاوی یەکەم مەدرسە یەکەم شوێنێک کە تەقیمی ئینسانی تیاکرێ کەسایەتی ئینسانی تیاکرێ خێزانە تەقیمەکە بە بە پێچوانە ئەوێ تەقیمیکە ئەوێ هەڵسەگاردن کا بەگەرمانەوێ ئێمە هەڵسەگاردن کەین بۆ کۆمەڵگەکەمان زانین پیاوچاکان چەنن ئەوێ بڕۆین لە خێزان دەست پێ بکەین بڕین لە ماڵەکان بپرسین لە ژنەکان و لە خوشک و دایک و پورەکان بپرسیم زانی ئەم کوڕەتان چۆنە ئەوش ئەم پورە چۆن پورێ بوو ئەو ژنە چۆن ژنێ بوو ئەو دایکە چۆن دایکێکە ئەو خوشکە چۆن خوشکێکە ئەو برایە چۆن برایەکە هەموو ئەمانە چوە خێرکم خێرکم لێری مانای هەمیەگرێتەوانێ ئەهلی هەر هەمومان پێکەوە هەر کەسەمان بۆ کەسەمان ئەهلێکە من بە حکمی بوونی خۆم لە خێزانە کۆمەڵێک ئەهلم هەیە تر پورە و خوشکە و ماوە و برایە و باپیرە و کێو هەمانەگرێتەوە هەموو ئەمانە بۆ هەمیان بمە خەیر لێرۆگەس ئەلەم قسەوە بچین و بۆ خوارەوە جوان سەرنجی بین کاوە بێ ئەو مامەڵە ئەم کەسە لە ناو خێزان و ئەهلی خۆیان بە شێوازە مامەڵە بکە کە بتوانن ئەوان شایەتی بڵێن باشترین پیاوی ئەم سەرزەویەیە باشترین پیاوی ئەم خێزانەیە باشترین پیاوی ئەم کاتە لەم کاتانەیە نمونەیەکی تر نمونەیەکی ئەوەی تۆ جەناب چەند نمونەیەکی باسی نمونەی تر لەوانەیە کە پێغەمبەری خوا لەسەر مینبەرە لە کاتی خوتبەدا گەرمەی وتار خوێندنە کاتی حەسەن و حوسەینە بێنە دێنە ناو مزگەوتەوەکی دوو کراسی شۆڕیان لەبەرە ئەکەون و هەڵەستنەوە لە کاتی کە پێوەی ڕۆن چوە زانین کە جلی شۆڕ دزاتە شۆڕ لە بەرەکە بەرقاچیەکەوێ پێوەیە کەوت لەسەر مینبەر ئەیان بینێ لە ناو مزگەوتە ئەکەون پێغەمبەری خوا لە وتارەکە ئەوەستێنێ دابەزێتە خوارەوانێ هەردووکیان هەڵەستێنێتەوانێ دوایە فەرمێ وەڵای لەقەد صەدەق الله خوای ڕاستی فەرمووی ئینەما ئەموالکم وەئەولادکم فتنە من لەبەر خاتری ئەم دوانە کە ئەکەوتن لێوە عەتر جوڵانی هاتم هەردووکیان هەڵسێنمەوانێ یعنی خۆ هاوڵانی تری لێبوون دانیشتمە مزگەوت نوێژیانە کرد لەوێ بۆچی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام نافەرمێ بە سەحابەی ئادێڵی سێنەرەوە خۆ لەسەر مینبەرەکە توانین بوو تابی فەرمایە ئادەی فڵان کەس وەڵا ئەوە حەسەن و حوسەین هەڵیان سێنەرەوە باشە بۆ ناکە وتاری من بە دەورە ئێستا لە وڵاتی خۆمانە کەسێکی ئاوا بێ مناڵەکەی خۆی ببینە لە مزگەوتە بکەوێ بە عەرزە وتار ببڕە بێتە خوار و بچێتە سەر مینبەر ئەبێت سەسۆرەکەی نێمە پێڵن چی کرد ئەم مامۆستایە پێغەمبەرەکەمان عەلەیهی سڵاتو وسەلام بەو شێوازە خۆوە ئەوە نەوەشێتی یعنی مناڵی خودی خۆشینە نەوەکانی خۆشێتی لەو لاوەستە فاتیمە ڕزای خوای لێبێ ئاخوایەکی کە لە کچەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام یەکێ تەمام وەسیەتی زۆر بۆ کردو بۆ منداڵەکانی خۆی کە پێ فەرمێ داوا بکە چیت حەزەکرد
لە ماڵی خۆم و ساوانم چێکە داواکە چی دەبە پێ بەخشم چی دەوێ بە عرازی خۆ خواستی خۆ داواکە بەڵام لە قیامەت هێشتا ناتوانم دفاع لێ بکەم بەس بۆ دنیا بفەرموو. بەڵێ دکتۆر کاتی بەرنامەکەم زۆر کەمی ماوە کۆ تا پرسیارم خوای گەورە دەفەرمێت لەقەد کانە لەکم فی ڕەسوولی الله ئوسوەة حەسەنە باشترین پێشەنگ و قودوەی ئێمە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لەبوو هەموو کایەکانی ژیان چۆن ئێستا لە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوادا صلی الله علیه و سلم کاتێک کە ئەبینی خێزانی ئێمە بەرەو هەڵوەشان بەرەو شیرازە پسانە چێت لە ژێر کاریگەری میدیا و زنجیرە دراماکان و ئەو پشتکردنە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وردە خێزانەکان یا ڕێز بۆ یەکتر دانانێن یا یەکتر ناخوێنەوە یا بەرەو هەڵوەشانەوە شیرازە پسان هەنگاوێنن چۆن ئێمە جارێکی دیکە پێغەمبەری خوا بکەین قودوە و پێشەنگی خۆمان مەشخەڵ هەڵگری ئێمە بۆ ڕێگا ڕۆشنکردنەوەی ئەو ڕێگا ناخۆشەی کە ئێستا خێزانی کوردی تێکەوتووە. ڕاستیدا ئەم بابەتە گە بمانێ بە پراکتیکی بیکەین بە شێوازە کە توانین بتە شتێکی عملی و پراکتیک بێ ئەوە بە وتەیەکی کوتایی ناتوانین بڵێن پرەنسیپەکە و دیسپلینە دانە بڵێن بەم شێوازە کاری لەسەرەکەین. ئەم بابەتە بابەتێکی گرنگە. پەیوەندی یەکەم هەنگاو پەیوەندی بە دایک و باوکە هەیە کە خودی خۆیان ڕۆڵی باوکاری و داکاتی خۆیان تەواوکەن لەژێر سێوەی و ڕۆشنایی ئاینەکان قودوەتی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام بێنەوە هەر ئەوانەی پێغەمبەری خۆم کە بە نمونە و ئەو بەرجەستەکەی لە ماڵە یەکەم شت ئیشی دایک و باوکەکانە کەوتمان ڕۆڵی خێزانە گەورەترین ڕۆڵە بینێ ئەویش مامۆستاکان دوانەکە دایک و باوکن پێکەوت و مامۆستایە بێ هەردووکیان کارابن لە بوارە پەرۆدەکە کە بواری پەرۆدەکردن بە گوێرەی پرەنسیپەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام. دووهەم بەڕاستی بریتە لە مەسەلەی قوتابخانە و مەدرسەکان کە ئێستا بەداخەوە لە ڕۆڵی ئاین زۆر مەسەن لاوازە لەو بوارەدا کە گرنگیەکەی نەزانراوە هۆکارەکەشی لەوانە بەشێکی لەوانە سیاسی بە بەشێکیشی لەوانە هەندێک بێن نەزانین بێت نەگەشتن بێ لە هەندێک بابەت هەنگاوێکی تر کە پێویستمان پێی ئێمە ئەوکو میدیا میدیا ئاینەکان میدیا ئیسلامیەکان بە تایبەتی بێن ئەم بوارە زۆر زەقکەنەوە لەم بوارەدا زۆر ئیشکە لەسەر لایەنە میدیا و لایەنە ڕۆشنبیرەکە ئێمە لەم بوارەدا لاوازین بەڕاستی بڵێن نەڵێن لایەنە سیاسەکە لەوانە زۆر گرنگی داتر بەوا عادرێ بەس لایەنە ئیمانیەکە و لایەنە مەسەن پەرۆدەیەکە لایەنە تەربیەکەمان زۆر بە کەمی گرنگیمان پێداوە لەلایەنی لە میدیادا تر چ میدیای بینراوە چ بیستراویش و چ مەسەن تۆڕ کۆمەڵایەتەکانیش لەم بابەتانە زۆرتر بەڵام بە شێوازێکی پەرۆدەیانەی مەسەن وەکوڵین ڕێکخراو نەک بە شێوازێکی هەڕەمەکی من شتێ بنووسم تۆ شتێ بکەیت تۆ شتێ بکەیت تۆ شتێ بکەیت بە شێوازێک کە بین قۆناغەکانی پەرۆدەکردن و ڕێخسم بکەین چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام لە بیدایەتی منداڵێکی بچکۆلەوە هەتاوێتە پیاوێکی گەورە ئەم قۆناغانە چین کە دایناوە بۆمان هەلار قۆناغێکا چی پێڵێن چی بۆکەین ئەوانە بکەینە پرەنسیپێک بکەینە وپڵین یاسایەک لە لای هەموو خێزان و کەسایەتیەک هەبێ و ئەتوانرا لە یادی لەدایکبوونی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاتو وسەلام یەکێ لە ئیشەکانمان گرنگیدان بەم لایەنە بووایە کۆڕمان بگرێت تا لە چەندین شوێنە بۆ کۆڕ بۆ خەڵکی گشتی دادی بەسە بۆ خەڵکە گشتیەکەی خۆمان کۆری گشتی ئەم بواران بۆ باسکە لەواتەوەی بێن سەدێکی عامی سیرە بکەین بە هەر جارە گرنگی بەم لایەنە ئابێن بێن شۆڕبینەوە بۆ ناو خێزان ئەمڕێن بیکەنە هەفتەی خێزان مانگی خێزان گرنگیدان بە پەرۆدەی خێزان. زۆر سپاس بە بەڕێز دکتۆر محەممەد پێنجێنی مامۆستای زانکۆ و زانایانی کە میوانی ئەمڕۆی بەرنامەی باسخواز بوویت. سپاس دەکەم بینەرانی بەڕێز و خۆشەویست سپاسێکی فرەش بۆ ئێوەی عزیز خۆشەویست کە تا ئەم ساتە بینەری بەرنامەکەم بوون تا بەیگەشتنەوەکی تر بەخوای گەورە مێرەبانتان سپێرم خواتان لەگەڵ.